سڵاتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لە ئەڵقەی شەی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر ئەو شەپۆلە بارانبارینەی کە لە ئێستادا هەرێمی کوردستانی گرتووەتەوە و دیارە بەدڵنیاییەوە سوود و زیانیشی هەیە بۆ هەرێمی کوردستان. ینی شەپۆلی بارانبارین کە ڕووەکاتە هەر وڵاتێک زۆر جار دەبێتە مای خۆشحاڵی. ئێمە ژۆ هەرێمی کوردستان کە وڵاتێکین هەر چوار وەرزەکە بە شێوازی خۆی ڕوومان تێدەکات و زۆر جار بازێ ساڵ هەبووە کە کەمی بارانبارین وای کردووە کە ئێمە ڕوبەڕووی وشکە ساڵی بینەوە و زەرور زیانمان پێبگات لە هەندێک ڕۆ. بەڵام خۆشبەختانە ماوەی چەند ساڵێک هەرێمی کوردستان شەپۆلە بارانبارینەکان کە ڕووی تێیەکە لە ئاستی پێویست و باشدایە زۆر جاریش ینی ڕێژەکە زیاد دەکات دەبێتە هۆکاری ئەوەی کە ینی ئەم بارانبارینەوە ئەو شەپۆلە بارانبارینی کە ڕووە کاتە هەرێمی کوردستان و پێوەی کاریگەرە بێت ینی زیانی دەبێت. هەرێمی کوردستان چۆن ئەتوانێت لە داهاتوودا ینی سوود ببینێ لە بارانبارین کە ڕووی تێگاوە ئەو ڕێژەی کە دەبارێت ساڵان لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی پێویستە و کافیە بۆ هەرێمی کوردستان لە سەرچاوەکانی ئاو چۆن ئەتوانێت بە تایبەتی ڕووبار و هەروەها ئەو سەرچاوانی دیکەی ئەو کە لە هەرێمی کوردستاندا هەیە سوود ببیندێ. هەرێمی کوردستان ماوەیە کە ڕووی کردوتە دروستکردنی بەندا و پۆند ئەمانە تا چەند ئەتوانن سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستاندا زیاد بکەن ئەگەر ساڵێک بارانبارین کەم بوو و هاوینێکی سەخت ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە. لە ڕووی کوشت و کاڵێەوە تا چەند ئەتوانرێت سوود ببینێ لە ئاوی باراناو. هەرێمی کوردستان ئەم ساڵ چۆن خۆی ئامادە کردو بۆی کە ڕوبەڕووی ئەگەر هەر زەرەر و زیانێکە بێت لە ڕووی باران و لافاو کە ڕووکات هەرێمی کوردستان. بەگشتی تەوەرەکەمان کراوەیەوە گشتگیرە گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری بەڕێز کاک فەریدون و مەحسێن شارەزای بواری کشت و کاڵ و ئاودێری کە لە ستۆدیۆ لە بەرنامەی پانۆراما لەگەڵمایە. کاک فەریدون بەخێربی خۆشحاڵین کە بینین لە نزیکەوە بۆ ئێوە سەرچاو بۆ کورساتی خۆشەویست یاخوا بەخێربی سەرچاوەکان و کاک فەریدون. ئەم ساڵ خۆشبەختانە ئێستا کە سەرەتای بارانبارینە ئەنە توانین بڵین شەپۆلەکە بە شەپۆلێکی چڕ دەسی پێ کردووە و بارانێکی باش باریوە و کە ئێستا ئێمەش گفتوگۆکەین جۆم لە دەنگی بارانە زۆر بەخوڕی ئەباریانی بەسەر شاری سلێمانیە. ئەمە ئەتوانین بڵین لە ڕووی سوودەوە جارێ دەست پێ بکەین سوودی چۆنە ئەم شەپۆلەکە ئاوە دەست پێ بکات توانین بڵین مایی خۆشبەختیە و مایی ساڵێکی تەڕە زستانێکی تەڕە بە خۆشحاڵیەوە ئەمە هەر زۆر زۆر خۆشە مژدەیەکی خۆشە کە چاوەڕانمانە کرد و زۆر لە وەختی خۆیان هات لەبەرەوەی ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆی بزانین کەش و هەوای ئێمە مەناخی ئێمە مەناخی دەریای سپی ناوە ڕاستە ئەوەش خۆی بەوە مەشهورەکەوە زستانی تەڕ و سارد و هاوینی گەرم و وشک. ئەگەر ئەمە زاهیرەکە لەمە دەرچێ نەبێت معنایەوەیە کەشوهاوەکەمان گۆڕەوە خۆی کەش و هەواش چەند ساڵ لەم دوایانەیە کەش و هەوا گۆڕانکاری بەسەر هاتووە باشەوەی دوو دیاردەی ڕوویا دوو دیاردە کە دیاردەی ئەنینۆ و ئەلئەنینایە کە ئەو دوو دیاردەیە بریتیە ینی بریتیە لە دوو دیاردەی جیهانی کەتیایە لە ناوچە بەهۆی گەرمی ناوچە و بە تایبەتی زەریای ئەتلەسی و زەریای هەندی ینی لە زەریاکانەوە بەهۆی گەرماوە کاریگەری ئەکەنە سەر شوێن لە دوور لە خۆشیان. ئەمە هۆکارە ئەوەیەکەوە ئەمە کاریگەرین بەڵێ بۆچی چونچەکەم ئێمە خۆی لە ساانەوەی بارانی ئێمە لە مانگی 11 بۆ 4 بارێت پاییزمان لە مانگی دەوە دەست پێەکە ئەبینی ئەمە پاریش ئەتوانین بڵین دواکە و لە کۆتایی مانگیدا و ئەم ساڵیش هەر لە کۆتایەکەی مانگیدا بەڵام وەختی خۆیەتی وەختی خۆیەتەوەکەم زۆربەی لە مانگی 11 بینی مانگی 11 و مانگی 4 خۆی ئاو سوودی ئاو هەر باز ناکردە هەم لە ناحەی کشت و کاڵەوە هەم بۆ خواردنەوە هەم بۆ بەکارهێنان یعنی سەرچاوی ژیانی مرۆڤ بەدڵنیایی. اینجا ئێمەش ئەتیمادی تەواومان لەسەر چییە لەسەر بارانە هەج کاتێ باران کەم بێبێ ئەمە بە تایبەتی ئیتر زۆر بۆ ئێمە خەتەرە بێ. خۆی مشکلەکەەوەیە کاک فەریدون جەناب لەو چ شارەزاتر بی لەم بوارێ هەرێمی کوردستان ئەومان نەزانین ینی ئەمە ڕوبەرێکمان نییە لەسەر دەریابێ ئەوەی کە هەیەوەکو جەنابیش تاماژت پێدا ینی بارانە و باراناوە ئەو بربەست و ینی ئەو سەد و
ئەو ئێستا تا ڕادەیەک ئەو بەنداوە بچووکانی کە هەیە دروستەکرێت ئەمانە بوونەتە سەرچاوی ئاوی هەرێمی کوردستان. ئێمە بەڕاستی چۆن نەتوانین سوود ببینین لە باراناو حقت کە چەند سەد و ئەو بۆندانە زیاب بکە ئەوەنە ئێمە سوود دەبینین چونچەکەم ئێمە هەتا ئەم کاتەش هەتا ئەم ساڵیش و پێشی ستاش کەمیمە ئەومان نەبووە ئیدارەی ئەومان بووە پێویستە ئیدارەی ئاو یانیشی ینی ئەم ئاوەی خۆتی ئێستا ئەم بارانەی ئەم لەمڕۆ لەم دوێن و لەم ڕۆدەسی پێ کردووە سەیرەکەی بارانەکە بە خوڕە ئەو بە خوڕێش تەمان ئەبینی ئەچێتە تانجەرە و لەوە چێتە دەربەنی خان و ئەڕوا کەواتە ئیسوادەی لەکرێ سوودی زۆرە بەڵام ئەو سوودە نییە بەقی ئەوەی کە ئەبارێ بەقی ئەو کەمیەتە کە مەسەن ئەمە هەتا بەیانی سەعانەوە 30 میلیۆن باری بوو دوای ئەوەژی تەربێنیوە ڕۆ تا ئێستاش زۆر زیایی کردووە زۆر لەوە زیاتر باریوە بەس ئەوە تا سەعات 9 بەیانی گەیشتووە 30 میلیۆن معادل جا دوایە خۆ دوای نیۆڕۆژ زۆر باری و ئیساژەوە تا خۆ گوێ لێ تا ئێستاش هەر ئەبارێ بۆ یەکەم بارانبارین ئەم ڕێژەیەکی باش ڕێژەیەکی باشە وەکو پار ئەم کاتانە ئەوش هەر لە مانگی تەمەنیانزا دەسی پێکرد تا ئەم کاتە 9 میلیۆن باری بوو بەڵام پایزەکەی تاخیر بوو بەڵام زستان و بەهارەکەی بارانی باشباری بە پێی نەخشەکانی کەش و هەوا و ناوەندە زانستیەکان تەوەقعیان وایە کە ئەم ساڵیش وابێ تەوەقعیان وایە کە باشە وەکو پار بێ ساڵێکی تەر ئێمە وەکو جەنابە داماژەت پێدا ینی سەرچاوی سەرەکیمان ئاوی بارانەوە بەڕاستی و دوو دەریاچەشمان هەیە ینی دوکان و دەربەندی خان ئەمانەش ینی بەڕاستی سەرچاوەکانی لە دەرەوەی هەرێمی کوردستانە و زۆر جارواژەکات ینی کە بە هۆکاریەوەی کە لە وڵاتانەوە کۆمەڵێک ینی بەندا و بربەست و ڕێگری لێسەر دروستەکرێت بە ڕێژەیەکی باش ئاوەکە نایەتە هەرێمی کوردستانەوە کە ئیدارەدانی ئاویشت نەبوو لە هەرێمی کوردستانە ینی کەواتە ئەتوانین بڵین هەندێک ساڵ ڕێژەی ئاوت کەمەکە و هەندێک ساڵ وشکە ساڵی ڕوتیەکە و هەندێک ناوچە ینی زۆر جار بۆ ئاوی شیرین یعنی بێ بیر لێبە یاخود دەبێت بە تانکەر ئاوی بۆ بێ ئەگەر ئیدارەدانێکی باشی ئاو هەبێت لە هەرێمی کوردستانە خۆشبەختانە ئێمە توانین بڵین لە ماوەی 4 ساڵی ڕابردوو کە وەزارەتی کشتتوکاڵ و ئاودێری حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی دروستکردنی بەندا و پۆند و سەرچاوەکانی ئاو کاری باشی کردووە ئەمانە بۆتە هۆی ئەوەی کە ئیدارەدانێکی باشی ئاو بدایە خود نەخیر هێشتا پێویستمان بەوەیە کە ئێمە بە دوواداچوونی باشمانە بێ بۆ بابەتە بەرنامەیەکی زۆر باشیان هەبوو و هەندێک بەندا و بۆندیان دروست کرد بەڵام ئێستا ئەگەر ئێمە زیاتریش بە تایبەتی ناوچەی ئێمە لە ناوچەی سلەیمانی تۆبۆگرافیەتی زەویەکەی وایە لە زۆر شوێنە زۆر ئەبیستیت لە ناوچە خەڵک خۆی کردێتی دەیەک خۆی بۆندێکی بچووکی دروست کردووە سوودیشان لێبینی بەڵێ چونچەکەم بۆ تۆبۆگرافیەتی ناوچەکە زۆر لە بارە بەڵێ زۆر لە بارە کە تیا دروست کرێ ئەگەر بکرێ و ئەوەی چەقچەق و زەلان و خێوەتە و دێلێژا و ئەمانە ئیشیش تیاکراوە و بازیشان نازم لە زۆر مەراحلی ئەخیری بوو لەو بەڕواایە وەکو 20 ماکەوە وەزارەتی کشتتوکاڵ بەنیازن ئەوانە لەم ساڵانەیە تر تەواوی بکەن و ئەگەر بکرێ زۆر سوودیە بێ بە تەواوەتی ئەتوانین ئێمە ئاوی ژێرزەیی ببوژێتەوە باش ئێمە ساڵانە ینی ڕێژەیەکی باشی باران ئەگەر ببارێت ینی بینیمانەوە ساڵە ینی بەنداوی دوکان ساڕێژ بوو بەڵام لەگەڵەوەشە ینی کاک فەریدون بەنداوی دوکان و لە دوای ئەوەی کەم ئاوەیەتە ینی ڕووبارەکەەوە ینی هەرە ڕۆ زۆر جارە بینی ڕێژەیەکی زۆری ئاو بەفی ڕۆڕۆ ڕاستە ینی تۆ بەپێی ئیدارەدان لەگەڵ حکوومەتی عێراقا هاوبەشی دەبێت ینی بەشی پێویست ئاو بەر بدەیتەوە بۆ ناوچەکانی ناوەڕاست و هەندێک ناوچەی دیکەی عێراق ئەمە ڕێکەوتنی عێراق و هەرێمی کوردستانە بەڵام ئەگەر لە دوای بەنداوی دوکانەوە لەسەر ڕووباری قەشقۆڵی بۆ خواردتر تا دەگاتە هەندێک ناوچەی دیکە لەوێش هەندێک بربەست و بەنداو هەبێت ئەم ئاوە هەروە بە فیڕۆ ناڕە وایە نا بیر لەوە کراوەتەوە ئەمە گونجاوە بکرێت وەکو جەناب ئاماژە پێە ڕاستەوە ئەو بەنداوی دوکان کە دروست کراوە عێراق بە نیازی ئەو دروست کردووە هەم خوارو بپارێزێت لە لافا و ئەو شار و شارۆچکانی کە ئەکەونە سەر ئەو ڕووبارە و هەر بۆ بەکارهێنانی بۆ کشتتوکاڵ بۆ ئەو هەر بۆ ئەو ناوچانی خوار ئێمەیانی ئێمە بۆ شێوەی کە دروست کراوە بۆ بیری کە دروست کراوە کە ئێمە لەوانێ بڵێن ئیسفادەمان لێ نەکردووە ناکەین بەڵام ئەوە کو جەناب فەرموو خۆی سا لە
2010 و 2019 ئەگەر بیرت بێ سەرڕێژ بوو سەرڕێژ بوو بەڵێ بماوسەکەیانی پڕ بوو خەڵکەچی بووە سەیری ئەوە دڵخەموو عالم زۆر دڵخۆش زۆر خۆش زۆر ساڕ بوو تاوانم بارانبارینەوە زۆر ڕاستە لە سەرچاوەکانی لە دەریشەوەیان بەڵام بارانەکەش زۆر کاریگەری خۆیەکە بەڵام ئەوەیە ئێمە ئەگەر بمانەیە بۆی بەفیڕۆن هەڕوە وەکومان ئەگەری دارێکی باشی بکەین ئەتوانرێ چەند بربەستێکی دروست بکرێ زیایەکەی کە سوودی لێبەر بگیرێ و هەم بۆ کشت و کاڵ و هەم بۆ پێداویستەکانی ژیانی مرۆڤ بەکاربێت. باشە ئێمە کە خاوەنی ڕاستە ڕووبارمان هەیە لە هەرێمی کوردستان بەڵام ئەو ڕووبارانە ینی هێندە ڕووباری گەورە و درێژین کە ینی سوودیان لێ بینرێ و زۆر جاریش ینی ئەم ڕووبارانەوە کووتمان ئەین سەرچاوەکانە لە دەرەوەی هەرێمی کوردستانە وایان من هەڵە نەبم چکە ژمارەکانیشان نازانم کە چەند ڕووبارە لە هەرێمی کوردستان بەڵام ینی ئەتوانرێت ئەم ڕووبارانە جارێ دواتر من باز لە بابەتە کشت و کاڵەکان و هەروەها سوودبینینی لە ڕووی ئاودێرەوە دەکەین ئەمانە دەتوانرێت ینی سوودی لێ ببینرێت لەمانەشە ینی بربەست و بەنداوی بچوشی بۆ دروستکرێ بۆ ئاوەکەی گلبینەوە ئەزای چێشەکە لەوە کە ئێمە ئەبێ زۆر هەوڵ بین ئیداری ئاوی خۆمان بین و بەندا و بۆن دروستکەین دەبەرەوەی ئەو ڕووبارنشکایڵی هەمویان کە ئەوانی کە لە دەرەوەیان هەمویان کاریگەری سیاسیش کاری سیرانتیەکە بەڵێ ئەگەر تۆ سێریکی هەر ئەو وڵاتەکانی دراوسێمان خۆیان بەنداوی گەوریان دروست کردووە و هەتا خۆیان پێویستیان پێ بنیان تۆ جاری واژەیە ئەگەر لە زروفێکی سیاسی جۆرێک بێ ئەوەش هەر وەکو بۆ کاریگەری بکاتە سەرەوە کاریگەریەوە کارتێکی سیاسی بەکارهێن باشە بۆ نمونێسە ئەم ڕێژە بارانبارینی کە بارێت جەناب دامەژەت بۆدا بۆ نمونە زۆربەی زۆری ئاوەکە یانێچێتەوە بۆ چەمی تانجەرۆ ئەڕوا باشە لە ڕووی ینی ئاودێری و کشت و کاڵیەوە و لە ڕووی پێویستی خاکەوە بۆ ئەم ئاوە این ڕێژێکی باشیشی ناچێتە ناو خاکە و کاک فەریدون خۆ سوودی لێ نابینێ ئەمە خۆی ناوچەکەی ئێمە کشتتوکاڵی دێمیمان هەیە ئەگەر ئەو بارانە نەبێ ئەو بارانە باشترین شتە بۆ کشتتوکاڵی زستانە کە ئێمە دانەوێڵەمان یعنی بە تەواوەتی احتیمادی لەسەر بارانە هەموو ینی ئەوەی دانەوێڵە کرێ گەن و جۆ و نیسک و ئەم زێ لە پاقلەمەنیەکان و لەگەڵ سەوزەواتی زستانە ئەمانە ئێمە ئەتمادمان لەسەر بارانە بە تەواوەتی ئەوانە باران نەبێ بەڕاستی ئێمە لە ناحەی گەنموجۆکان هەر ئەسڵەن ناتوانین ینی زۆر کاریگەری خراپیە بێ ئەگەر بارنەکەی بەس ئەم بارانە بۆ ئەو بۆ کشت و کاڵە زستانەکان بەرهەمە زستانەکان لەگەڵ دانەوێڵە زۆر زۆر باش بوو زۆر باش بوون من ناڵێم خاکتێر کاکە ڕژان مەوتمان لەوانێ سوودی بۆ زۆری لێ ئەڕوا زۆری لێ بەڵام ئەگەر بڵێن سوودی چۆن زۆر زیش سوودی هەیە بە تایبەتی ئاسا کە وەختی پەڵەیە وەختی باشە بەم بارانە توانین بڵێن پەڵەیە ئەگەرمانێ بزانین پەڵەیە پەڵێن ئێمە پەڵە سێ ڕێگامان هەیە ئەو ڕێگایانە چین یەکێکیان بۆ بە کەمیەتەکەی مەسەلەن لە زۆر شوێن کە ئاڵێ ئەگەر 6 ملیم باران باری بێ ئیتر ئەڵێ پەڵەیە بە 6 ملیمەکە ئەتیبارەکە بە پەڵەیان لە شوێنێ ئێستا لەم ناوچەی لە زۆر ناوچە لەوانەیە 6 ملیم باری بێ جۆرێکی کە هەیە جوو دیارە خۆشەویستەکانمان خۆیان گاسن لە ئەرزەیان ئەگەر لە 30 سانتیمە باش ئەو زەویە تەڕ بوو بێ ئەو پەڵەیە ئەتیبارێکە پەڵەیەوە و تەواوە بەس ڕێگەیان کە من وات تەسەوری خۆم زۆر ئەوە ڕێگە ڕاستەکە بێت بۆ هەر ناوەکەشی لەگەڵی ئەگونجەیە ئەگەر لە ناوچەیەک سەیری دەشتاییە بکەی یا پانتاییە بکەی سیرەکەی پاش بارانبارینەکە هەنێ پەڵە دروست دەبێ ئاوە ناو زەویەکەوە ئەوە دلیلی ئەوەیە زەویەکە پڕ بووە تێر بووە شباوە تێر بووە کە تێر بووە سیرەکەی لەو شوێنە نزمانە پەڵەپەڵە دروست دەبێ پەڵەپەڵەکان جاوانی کە سەیری ئەوەکەن لە پەڵەیاوە لەوانێت پەڵەکەش پەڵیانەکە لەو پەڵێوات بێ ئەوانەی کە کۆ بێت ڕای من هەر ناوەکەشی لەوە هاتووە کە تۆ سەیری پانتاییەکەکە یا سەهل یاخۆ دەشتایەکەکەی سیرەکەی چەند شوێنێک پەڵە ئاوی تایە ئەوە دلیلی ئەوەیە زەویەکە تێراو بووە و لەو شوێنانە زیای ئەمانایەوە ئەوە پەڵەیاوە و باشە کەواتە و کاتەش دوای ئەم بارانە ئیتر ئەتوانێت بچێنێ ینی ئەو زەویانە ئەتوانرێ بکێڵێ دواتر بچێنێ باشە هەر لە ڕووی ئاودێری و ینی لە ڕووی کشت و کاڵیەوە باە مەجارێ باس بکەین ینی ئەم خاکەی ئێمە
پێویستی بە ڕێژەیەکی زۆر باران نییە کەواتە بۆەوەی کە ئیتر ئامادە بێ وەکو جەناب دەڵێ بۆ کێڵان و بۆ چاندن ئەوە تا بۆ نمونە جاری وایە ئەگەر ئەمڕۆ 30 ملیۆن باری بێت تا ئێستا تا سەعات 9 ئەگەوە زیاتریش بۆ ئێستا یعنی توانین بڵێن خاکەمان تێراو بوو ئەتوانی بڵێن پەڵەی یاوە ئەمە بۆ سلەیمانی ئەمە گونجاوە بەس بۆ ناوچەکانی جیاواز بێت کاکەڕە خۆی ناوچەکەی ئێمە هەموو کوردستان پێڵێن ناوچەیەکی مەزمونت لەم تار یعنی مسۆگەر بارانی مسۆگەر کە لە 500 میلیم تێپەڕی کرد ئەوە مسۆگەرە بارانی مسۆگەرە و تەواوش کە ساڵی نییە و ئەتوانرێت شوکاڵێکی تەواوی تێ بکرێت بەرە گەرمیان لە 250 بۆ 500 شو بە مەزمونەی پێڵێن ناوچە بەڵام لەوە کەمتر بێ وشکە بەڵێ هەج وەختە لای ئێمە لە 500 تێپەر 500 تێپەڕی کرد ئەو ساڵە کێشانی مەزمون باریوە ئەجاتە چەند زیابێ زۆر باشە خۆ ساڵی واشەیە کاتە 1000 وەکوتمان 2010 گەیشتە 1000 باشە لە ناوچەش هەیە خۆ فەرقی هەیە مەسەن جاری وا هەیە لە ناوچە شاخاوەکان و پێنجوین و قەڵازیە و زۆر زیاترە ناوچەیەکە بەڵێ ئەگەر بۆ نمونە ئێستا چکە زۆر کە زەڵێت جاری وا هەیە کە ئەگەر بارانێکی ئاوا بە خوڕ و ینی بە لێزمە ببارێت ینی بازەواکەن ئەڵە زەرەر زۆرە یاد زەرەرەکە چییە ئەگەر لە ڕۆکشت و کاڵی و ئاودێرێکە و ئێمە تەماشا بکەین کاک فەرید وەڵام ئەوە زەرەری لەوانەیە زەرەری زیاتر ئەوە بێت کە لە بەعزە شوێنێک مەسەرەن ئەبینی مەڕ و ماڵات بردووە یا ئاجینا بڵێن زەرەری ئەو زەرەرین لە ناحی کشت و کاڵێکەوە لە ناحی کشت و کاڵێک بڵێن بۆ خاک و بۆ داوەنەکەی کە هەیە یاخود بۆ ئەو دارانی کە بووەکەن لەوانێت تۆزێک مەسەن ئەوە گڵەکە ڕابات و ڕای ماڵەجینا من تەسەوڕەکەم هەر سوودەکەی زیاترە سوودەکەی زیاترە زەرەرەکەی بۆ دەرەجەیە نییە کە بڵێ زەرەرێکی زۆرەیە لەوە چ زەرەر با بەڵام ئەگەر لافاکی گەورە لە شوێنەکە ببێ و زەرەر لە دێلێگەوە ئەوە ینی دەسەڵات نییە لەبەر گۆڕانی ئەم کەش و هەوایە کە ڕوویە ئەو نوعێک پێڵێن چۆن ناجێگیری کەش و هەوا بەهۆی ئەو دوو زاهرەیە کە باسمان کرد ناجێگیرێکی کەش و هەوا دروست بووە تەزەبدووبێکی ڕوویاوە سیرەکەی لە پڕ بارانێکی زۆرە بارە جارانوانە بووە لە پڕ ئەوەستێ یاخود لە کاتی خۆیان نییە و زۆر ئەبێت کەمە بێت ئەوە تەزەبزوە لەوانەیە لە بازەوە زەرەری خۆی بابڵێ باشە ئامادەکاری جوتیار و خاوەن زەویەکان ئەبێت چۆن بێت بە تایبەتی پێشوەرزی بارانبارین بۆی کە زەرەریان بەرنەکەوێت بەڕاستی و زیانیان بەرنەکەی و زیانەکە ژۆکو جەناب داماژت پێدا زیانێکی گشتی نییە توانین بڵین زیانێکی کاتی و یاخود ناوچەیەکی دیاریکراوی کەمە ئەمەش لەوە چێ تەسیراتی نەبێت ئەوە نەبێ ئامادەکاریەکەیان وەڵامان ئامادەکاریەکان تۆ لە گۆڕانێکی کەشوهای زۆر زۆران بڕوان دەسەڵات چیە ینی دەسەڵاتیان هیچ نییە بەس ئەوەی سەخۆیان حاضر کرد بێ بۆ ئەوەی کەەوە ئیتر دەست بکەن بە چاندنی بەرهەمی زستانە بەرهەمە زستانەکانمان زۆر پێویستیان بە ئاوە یاخود کەم ئێمە خۆمان حتممادمان لەسەر ینی دێمیمادمان لەسەر بارانە بە بارانەکە جای کە بارانەکە بارای جە دەزەکەین بە چاندنی ئەو بەرهەمانە بە تایبەتی دانەوێڵەوە بقولیات وەکوتم لەگەڵ سەوزەواتەشی زستانەکان ڕێژەیەکی بارانی زۆریشان ناوێ ئەو زەمامەژت پێدانی سەیری کە لێرەشە هەر حاڵەتێکەیە کە نەجانی بەزانستێکی بڵین زۆر جار کەمێتەکە زەرور نییە کاتەکەی مهمە کاتەکەی مهمە وەختەکەی چۆنە ئەجینا ئەگەر لە کاتێکی زەروری پێویستی بەو زۆرە نەبێ چەند زۆریش بێ خۆواری سوادەی بەشێک کەمە لەبەرەوە ساڵی وایە کەمتری ینی ساڵی وایە کەمترە لە بارێ لە ساڵێک کە زۆر باریەوە بەڵام بە خوڕ باریوە و لە مەسافەیەکی لە ماوەیەکی کەمە زۆر باریوە ئەوە سوودی نییە بەقی ئەوەی کەوا کەمتر لەو باریوە بەڵام چۆن ئەڵێ بە تەنزیم باریوە بە تەنزیم لە کاتی خۆیان لە کاتی خۆیان کاتی خۆ لە کاتی پێویستی بەرهەمە ئێمە هەرێمی کوردستان ینی خۆشببختانە و جەنابیش ئاماژەت پێدا وەکو ینی شارەزانی بواری کەشناسیەکەش ئاماژەی پێدەن ینی زۆربەی ساڵەکان سواز بۆ خۆوا بووە کە لە کاتی خۆیان باری و ئەو ڕێژە پێویستەش باریوە کە پێویستمان بووە ئێمە کە لە مانگی 11 بۆ مانگی 4 باش باری بێ و لەو ماوەیە بە بەشێکی لە بینی ئەو مانگانەیە بە شێورەیەک بە فترەفتە باری بێ ئەوە هەر زۆر باشە سوود یەک بابەتی دیکەی هەر لە ڕووی ئەمە ینی باسی خاچی هەرێمی کوردستان بکەین جەناب بە حکومەوەی کە شارەزای کشتتوکاڵ و ئاودێریت خاچ هەرێمی کوردستان ئەگەر بۆ نمونە بارانێکی بەخوڕ ڕووی تێ بکە یاخود ڕێژەی بارانبارین زۆر بێت
داڕمانی زەوی دروستە بێت چکە لە هەندێک ناوچە بینیمانیانی لەم بارانەیە ئەمانە زۆر کاریگەرە بێت بۆ خاکی هەرێمی کوردستان کاک فەریدون کاریگەری ئەبێ و بۆ باشترین چارەسەر ئەوەیە چۆن ئەڵێ داپۆشینی سەوزایی ئێمە هەوڵ بین زیاترین سەوزایی هەبێت ڕێژەی سەوزایی هەتا زۆر بێ ڕێگرە بێت لە خاگە پارێز زۆر بە تایبەتی دارستانەکان زۆر ڕێگرە بن لە داڕمانی زەوی نایڵێ کاریگەریە بێت زۆر کاریگەری هەیە لەبەرەوەی ئەمە ئەبێ هەوڵ بین زۆرترین سەوزایی زۆرترین داپۆشینی سەوزایی بکەین سەوزایی هەتا زۆر بێ ئەو زەرروزیانی لافا و بارانی زۆر کەمە بێتەوە باڵکۆ سوودیەکانی ژوایانی بەڵێ خۆی شاخەکان لەبەرەوەی مەقەکان سلۆپی زۆرە ئەوە زیاتر وەکو پێڵن داڕمانی تیا بێ ئەجا خۆگەر سەوزایەکی زۆری هەبێ و دارستانێکی زۆری هەبێت تۆ خۆ دەگەر هەر بەکچی تێبینیەکەی سیرەکەی ئەو شوێنەوە شتێک گرتبێتی پارێزێ و لە داڕمان و بێژگەلەوەی کە سەوزایەکە سوودی چەندی کەی هەیە ئەوەی لەوەی لە ئۆکسسیژین و لە پاکردنەوەی هەوا و لە بەکارهێنانی سانی ئۆکسیدی کاربۆن و چەند قازانجی هەیە هەر دارێک چەند قازانجی هەیە بە تەنیا جاوەرە تۆ گەر بێت و زمارەیەکی زۆر ڕوێنی زۆر ینی هیسیەکە ینی پاکردنەوەی هەوای ناوچەکەی لە ڕووی ینی ڕێژەی سەوزایی و لە ڕووی دارودەوەن ئێمە بەڕاستی توانین بڵێن هەرێمی کوردستان باشە لەو ڕۆ ڕێژەکەمان لە ئاسی ستانداردی جیهانیایە کاک فەریدون باشە بەرەو ئەوە ئەچێ ژینا بەڕێی من بڕێ ئێمە بزانم لە ئەحساکان و کە باسیەکەین ئەبێ فەرق هەیەانی لە بینی دار و درەخت و لەگەڵ چیمەن و ئەمانە ئەوە بزانام جاری وهەیە لە بازە شوێنە چیمەنیش حساب بکرێ ئەوە زۆر لەبەرەوە ئێمە ستاندەر حساب نەکرێ بەڵێ بەس دار و دەوەن و ئەو شتانە زیاتر باشە حساب کرێ ینی زۆر لە شوێن تا شوێن فەرقی هەیە بەڵام نزیک بۆتەوە گەر بیشی بینی خۆشبەختانە کە ئەچی سا بۆ دەرەوەی شارەکان لە چیاکان بە تایبەتی لە ناوچەی شارباژێر و لە سەرگەڵوانە ئەبینی دیانی چیاکان سەوز بۆتە ڕاستە پێوەی دیارە ئەگەر ئێمە بشتوانین بەڕاستی حملێکی گەورەی ڕواننی بەڕوو بکەین بەرەبەرەوەی ئەمە زۆر پێویستمان بەو دارە خۆڕسکەکانی خۆمانەیە پارێزێ خۆی بەڕۆکات ئەمێنێتەوە یەکێکە ینی هەر وەکو خۆڕاگرە ڕەمزێکی مەقاومی کوردە ڕاستی لەبەرەوە کە هەتاکو زۆر بێژگەلەوە کە ئەتوانێت بەرگری بکە ئەگەر ساڵێک ئاو کەم بێ خۆی ئەو خزمەتەی ناوێکە تەسەورێکی بە هەر ئەوە هاتە سەر پێی خۆی چۆنەڵێ ئیتر ئەو خۆی ئەژێنێ و فەوتانشی قورسە کەمتر ئەفەوتێک بە سووتانەوە نار هەڵەیاتەوە لەبەرەوە خۆی باشترین وایە بەڕێی من زیاتر هەوڵ بین ئەو دارە خۆڕسکانە بڕوێنینەوەنی کە لە ناوچەکانی خۆمانەخۆ لە جیانی شاوای لێ هاتووە هەموو گەڕانەوە بۆ ئەوەی ئەوانە بڕوێنن کە چۆنە لە خەڵکی ئەو ناوچەن ئەوانە زیاتر مقاومەکە تۆ دارێگەنی شارەزای تەبیعەتی ئەو خاکە لەگەڵ تەبیعەتی لەگەڵ بەڵێ لەگەڵ تەبیعەتی ناوچەکە ئاگونچە لە جیاتەوەی خۆمان خەریکەین بە شتیکەوە بە جوانی یا بە شتێک لە وڵاتی چکە ئیبینین نە ئەمە بەدراسی هەموو کاریگەری و مەناخ و هینی خۆمان بکەین لەبەرەوە باشترین وایە بگەڕێنەوە بۆ ئەو دارانی کە لە ناوچەکەمان خۆشبەختانە لە ماوەی ساڵانی ڕابردووە ینی بینیمان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری سلێمانی و ناوچەکانی دەوروبەری ژمارەیەکی زۆر باشی دار ڕۆێنراوە بە تایبەتی لە شاخەکان لەو ناوچانی کە غاباتی پێوترێ دوو هەڵمەتی زۆر باش ینی هەڵمەتی زۆر باش کراوە پار بوو پێرار بوو هەڵمەتێکی گەورەش کرا هەر لە سلەیمانیا بەڕاستی بۆ ڕواننی ژمارەیەکی زۆر دار ئەوانە هەمووی ئەگەر ببینی سیرەکەی پاژماوەیە ئەی بینی جێی خۆی گرتووە ڕاستە پێوەی دیارە وەڵام باسی پاکردنەوەی ئاوهەوات کرد و ینی باسی ینی بە تایبەتی تۆ لە ڕووە کشتتوکاڵی و لە ڕووی دارودەوەنەوە باست کرد کە ئەمانەوەکو سیەگوان بۆ زەوی بۆ خاکەکەمان بابەتی ئەم بارانەش کابارێت بەخۆ ئەمڕۆ بینیمان ینی کاک فەریدون ینی ڕەشاوێکی زۆر لەسەر جادەکان بوو و ئاسمانی پاکردبوو ئەمەش کاریگەرە وایە خۆی هەر ئێمە سەیری کرد چەند سیارە زۆرە لەم ڕاست ئەمە هەمووی غازاتی کوشندە و خراپ سیرەکە ئێمە بەکوێ بەگەڵاکان بەدارەکانەوە سەکە بارانەکە باری شتیەوە هەر زۆر شتێکی ئەو سوودی هەر زۆر ئەوەش هەر سوودێکی زۆر گەورەیە کە لەوانەیە کە تۆ لەوەیە کە دینیتە بەجاتەکە حەچ پێکردەوە شاوێکی زۆر سیر ینی کە بڵاو داوا
ئەگەر وا پاچیش نکاتەوە خۆ زۆر بیدارەکان لەوانەیە بفەوتی ئەگەر هەڵ لەسەری کۆبێتەوە کۆبێتەوە باران نەبێ ئەبێتە هۆی فەوتانی دارە. جا بەڕاستی ینی هەر ڕوویشیکی باشی ژیانی پاکردنەوەی ئەوە تا ئەو زێرابوو منهۆڵ و ینی ڕووبارە پیسەکان تا ڕادەیەک و چکە تۆ ڕووبارەکانیش کە ئاوی تێ نەڕژێت ئەمەش بەڕاستی یعنی لە ڕووی پاچی و پیسێ و پیس دەرەچێت. خۆی ئەگەر کاگەڕێکە تعریفێکی باران بکەین باران بریتە لە دیاردەیەکی زۆر جوان کە خوا ئەیبەخشێ بەمرۆ لە هەموو ناحەکانەوە قازانجی خۆیە لە هەموو بارەکانەوە لە کشت و کاڵ ئەوە سەرەکیە بووی ئەنجاوەرە بۆ پاکردنەوەکان ئەنج بۆ خواردنەوە ئەنج بۆ بەکارهێنانی ڕۆژانی مرۆڤ بێ لەوانەیە بێکارە بە بژی بەڵام بێ ئاو ناتوانێت بژی بەدڵنیایەوە تاوان ئەمە ئەتوانین بڵین سەرچاوی بەنداوەکانی شپاگەکاتەوە چکە تۆ ئاوێشی باراناوی ڕاستە باراناوی یەکەم چکاڵ هەن پاگ نییە بە حکمەوەی کە خۆڵ و پیسی و ڕەشی و ئەو دوانە قازانجی هەیە چۆن سوودی خۆی هەیە بەڵێ کە تێکەڵە بێتەوە بە ئاوی ڕووبارەکان و دەریا و دەریاچەکان. باشە بابەتێکیکی گرنگ ینی ئێمە کە باسەکەین زۆر جار ینی کاتێک کە جوتیارێک دەیەوێ ینی زەویەک ئامادەکە بۆ کشت و کاڵ و بۆ بەرەمێنانی کشت و کاڵی و دەیەوێنی تب بێتە سەرچاوێکی بژێوی ژۆی بەڕاستی و بەشێک بێت لە بژانەوەی ئابووریش لە هەرێمی کوردستان و لە شارەکەی و لە ناوچەکەیە ئەین زۆر جار ئەچێ بیرێک لێ کاک فەریدون ئەم بیرە ئەتوانێت سەرچاوی ئاوی ئەم جوتیارە دابین کات یاخود نەخێر ئەم بیر بکاتەوە لە شێوازێکی دیکەی پاشەکەوتکردنی ئاو پێشتریش گفتوگویەکمان کرد و تە پێویست هەر کەسێک لە ئاسی خۆی بۆندێکی بچوک دروست بکە یاخود چاڵێگەڵ کە نەپڕی کالاو ئیسفادی لەکە بە حەقەت ئەوە بەڕاستی باسمان کرد من تێبینی بۆ باخەکان هەبوو باخەکان ئەوە ئەشکرێ ئەوەش ئیدارەدانە بێ مەسەن مرۆڤ باخێکی گەورەی هەیە لە شوێنێکە تاوبگرافێتی شوێنەکەی بەڕاستی ئەتوانێت لە خواری باخەکەی چاڵێکی گەورە بکە چەند هزار لیترێک ئاوی تا بمێنێتەوە لەوانێت تا مانگی 1970 ئەو لەو شوێنە ببێ و سوودی لێوە بەڵام جوتیارێکە لە زەویەکی بەرفراوانە بڕۆ ناکەم ینی ئەو بیرە ئەگەر مەگەر ئاوەکەی زۆر بێ ئەگەر سوودی و ژێژینا سوودیشی وای نابێت ئەی باشە ئەو ڕێگایشیکەی بەدیلی نییە بۆی کە غێری ئەم بیری کە لێ ئەیە چۆ لە زۆر شوێنە بینین ینی چاڵێک هەڵەکەنن و دوجار ینی پڕەبێت لە ئاو ئەم چاڵەت زۆر ئیسفادی هەیە لەو شوێنانەیە بە تایبەتی مەسەنگە تۆ تێبینی کردوێت لە شارە زۆر یا لە ناوچەی سیروان لە ناوچەی خۆ لە گەرمیان کە بەهۆی ئەوەی ئاوی سیروان لێ ئەڕواسەیرەکەی مستەوای بڵێن مستەوای ئاو بەرزە بە چاڵ ئاو سوودی هەیە زۆر سوودی بەڵام بۆ باران ئەمە سوودی نییە کۆی ناکاتەوە ئاوەکە لەوێ باران خۆی هەر بارانەکە بێتە هۆی زیابوونی ئاوەکەش ئەی چۆن کە باران زۆر باری گڵەکە شوێنەکان هەمووی تێر ئاو بوو ئەوەش هەر ئەمێنێتوانی پێویستە ینی حکوومەت هەرێمی کوردستان لە ینی پەیوەندیدار چۆن بیر لەوە بکاتەوە کە لە داهاتوودا سەرچاوەکانی ئاوی شیرین بۆ هەرێمی کوردستان زیاد بکات چکە بە حەقەت ینی بیرمان نەچێت ینی لە ساڵانی داهاتوودا کە وەکو دەوترێ و باز دەکرێت شەڕی گەورەی ینی زۆرێک لە وڵاتانی هەرێمی و ینی ناوچەکە لەسەر ئاوە بێت و ئاوی شیرینی ژەبێت هەرێمی کوردستان لەم ڕۆوە کێشەی نابێت لە داهاتووە لەو بەڕوایان بۆ وەکو چارەسەرێک ئەکرێ هەموو پرۆژە گەورەکان سیتەکان ئەمانە کە پێشەوەی پرۆژەکە بکرێ فەرز کرێ بەسەریا کە ئەو ئاوی قورسە بەکاربێنێتەوە بەس پاچی کاتەوە زۆر نابێت لە ڕووی ئازانی چۆنە تۆ لەوێ پێی کە پێویستە پێی بوو ضرورە تۆ ناکرێت مەسەرەن تۆ ئەم ئێستا خۆ لەوانێ هەر خۆشەکە فکرێت بڵێ ئەرێرم هەموو مەشاریەوەوانە ئەیە تۆ بڵێ ئاو بەشی هەمووی بکە لەبەرەوە باشتر وایە بە تایبەتی مەشروع مەشاریەکان پرۆژە گەورەکان باشتر وایە فەرز کرێ ینی لە عەقدەکانەکە بتوانێت ئەو ئاوی خۆی بەکاربێنێتەوە بخەچی کاتەوە و فرتەری بۆ دانێ بەڵێ گاریشکە بەکاری بێنێتەوە یەک بابەتێکی گرنگ هەیە بۆ نمونە ئێستا وەکو جەنابیش تاماشەت پێدا ینی زۆر جارێ ئەمە ژینگەکەمان پیسە بێ بەهۆی
هۆکاری زۆربوونی ئۆتۆمبیل و هەروەها کارگەکان و بەڕاستی ینی مۆلیدەکان کە کارەبادن بە ماڵان و بە خەڵک و زۆرێک لە کارگەی گەورەش کە لە هەرێمی کوردستانە دروست بووە یاخود پاڵاوگەکان ئەمانەوەیان کردووە کە ژینگە پیس بێ پێم وابێ ئەمە کاریگەری هەیە بۆی کە تەرزەباران زیاد کا بۆ هەرێمی کوردستان ئەوانە ڕاستە بەڵام چارەکەی زانی چۆنە چارەکەی بڕوای من ئەمانە خۆ لە هەموو دنیا ئەو شتانە هەیە مەسەلەن معمل هەیە و نییە کارگە هەیە خەد ئەوانە خزمەت گوزاریانە هەیە چۆن چاری بکەیت بێگەڕێکە چارەکەی وایە کەوا تۆ معنی مراقبەشی باش هەبێ فلتەردانە معامل هەیە مەسەلەن لە وڵاتان هەیە معمەلی کارگەیەکی مەسەلەن تۆشاوی تەماتە هەیە سێرەکی لە شوێنێکە هەر یاخود چیمەنتۆیە سیرەکی فلتەری وان بە پیت یعنی ستانداردی دنیا فلتەریان بۆ داناوە کە زۆر فەرقی پێ ناکەی یا ئەوەنە کاریگەریی خراپ ناکە یا ئەو بەنزینی کە بەکارە هێندەیە گەر بکرێ و بە لە شێر مراقەبا بێ بە مواسەفات بێ نەک نوعێ بێ کە ئەم هەموو غازە خراپە بخاتە سەر جادەکە و بیکە بە قورجی خەڵکە ئەتوانرێ ئەوانە چارە بکرێ بۆی پێویستیشە نەگەر پێویستە بکرێ باش کەواتە پێویستە ینی ئێمە لە داهاتووە هەم حکوومەت هێرێمی کوردستان ینی بیرکردنەوەی فراوانی هەبێ بۆ بابەتی ئاو و ئیدارەدانی ئاو هەروەها پاکردنەوەی هەم ژینگەکەشمان و هەم ئیدارەدانی ئەو زەوێ کشت و کاڵێ بەرفراوانی کە هەیە لە هەرێمی کوردستان هەم خەڵکیش بەڕاستی ینی کاک فەرمین پێویستە ئەو هۆشیاری هەبێت کە ئەویش بەشێک بێت لە پاراستنی خاک و ژینگەکەی و سەرچاوی ئەو کە هەیە لە هەرێمی کوردستانە بەڕاستی طبعا هەر دوولایەنەیە بێ هەردوولا هەردوولا هەمووی هەوڵی بە بۆیە من شتێک بەسی وڵات هەیە هەر وەکو ئوردون ینی نسبەتی ئەو بارانەی کابارە زۆر کەمترە لێمە بەڵام بیر بە نظامە یعنی بە چەند باخێ بیر هەڵکەنراوە دایمەی خۆی هەیە تەوزیعە بۆ ئەوەی ئەوەنە بۆ ئەوەنە تەوزیع کراوە بەداخەوەڵێم یعنی ئێمە لە فترێکە بەعزە شوێنێکمان بیرڕێژ کرد چێکمەدای بۆ ئێمە ئاوی ئەتماد ماوکە لە بەشەوتمان ئێمە هەمووی لەسەر بارانە ئێمە لەسەر بەحر نین خۆ ئەو ئاوی ژێرزەوی کە هەمانە گەر ئەو ساڵە باران کە ئەکساش باران ببارێ و لە سای خۆ زۆر بێ بیرەکان بردۆردا ئەبوژێتەوە پڕەبێتەوە بەڵێ بەڵام ناکرێت بەو شێوەیە یعنی وەکو بڵێ چۆنە بۆ شێ بەرەڵایە بێ بێ بەرنامەیە بێ باشە ینی ئەمە بۆ فشەڵی خاکەکەش تەسیری نییە کاک فەریدون یعنی چون ئەم هەموو بیری کە لێ دراوە و جەناب داماژەی پێدەی ینی خاکەکەمان فشەڵ ناکات زەرەرەیات چۆن نایەت بۆ فشەڵ زۆریە بەڕاستی لە هەموو ڕوویەکەوە زەرەرەیە ئەگەر بە تەنظیم نەبێ و بە دراسە نەبێ یەک ینی گۆڕانکاری ژینگەی کە ڕوویاوە لە دنیاە ینی بەڕاستی دروستبوونی هەرچەنەمە لەوە چە زۆر شارەزایەکەی بەڕێزی شنەوێت دروستبوونی لافا و ئەم لە هیانەیە کە ڕوویە بەڕاستی تا بۆ نمونەوەی ئیسپانیامان بینی ینی چ لافاوێک ڕوویە ینی شارێکی گەوری لە وڵاتایە وێران کرد و زەرەر و زیانێکی پێگەیان ئەمە شەر تەسیراتی ئەو گۆڕانکاریە مەناخەیەکە هەیە بەڕاستی ئەو گۆڕانکاری کەشوهەوایە کەوتمان ئەوە کە ناویان ناوە لە زانستەکان نایانناوە دوو زاهرن کە یەکێکیان گەرمایە گەرمایە ئەنی ناکەش سەرمایە بۆ وێنە کەوتوتن مەسەن ناوچەیەکی وەکو زەریای ئەتڵەسی یا زەریای هندی لێرە گەرمایەکی زۆر ئەبێتەوە ئەوەی تەسیرێکی زۆرەکات لە ناوچە دوورەکانیش ئەیکات گۆڕانکاریی کەشوهەوای زۆر یعنی تەزەبزوبێک دروزە بێ ینی ناڕێک و پێشەیە دروزە بێ گۆڕانکارێکی قورس دروزە بێ ئەبێتەوەی ئەو زاهرانی کە ئیسایی بینین کە کۆن نەبووە ئەمە هەرێمی کوردستان بەدەرین لەو جۆرە زاهرە لەو قورسەکەش کرد بەدەرین بەڵام ئەی بینینی ئەم حالەتانەگە بینین مەسەن بارانی لە خوڕ و بەبێ لە پرێکا دروست ئەبێ یاخود نوعێک لە ڕێک و پێکی پێوە دیار نییە هەر ئەگەڕێتەوە بۆ ئەو گۆڕانکاری کەشوهەوە ئەو زاهرانی کە ڕوویاوە لە جیهانە من ئێمەشە لەم سەر زەویاژین بزەڵت ئەوەی کە ئەوانی کە ڕوئیان بەشێکین لە خەڵکی ئەم بەدڵنیایشەوە ئەگەر شتەکە ینی لە
دەسەڵاتی سروشتیش دەربچێت زەرەر زیانی خۆشتی بۆ ئامادە بکەیت لەوە چێ بەرگی نەبەرگەینی کارەساتی سروشتی هێندە گەورەیە ینی باوەڕ ناکەم ئینسان بتوانێت بەری پێ بگرێت چکەمە ینی قوتێکی گەوری خوای بۆ خواردەوە چێ ناوچەکەمان پارێزراوتر بین منی چیوام نەماوە کاک فەریدون ئەگەر شتێک کە من بیرم چوو بێت ینی نەمتوانی ببیکەمە پرسیار و ئاڕاستی جەنابتی بکەم ئەتوانین لە کۆتاییە هەر کۆمنتێکە هەبێت زۆر سپاس دەکەم بەس بەنسبەت حەزەکەم لەوانە زۆر پرسیار بکرێت بۆ بیرەکان ئایا ئەبوژێنەوە ئێم ئەڵێن ئەم بارانواکان زۆر باشە تەسیری زۆر باشە بەڵام بۆ بژانەوەی بیرەکان جارێ ئەمە هەر زیاتر بۆ پەڵەیە بەڵام هێشتا ئەرزەکە ئەوەنە تێر نەبووە کە تاعیزانە بەلەبەرەوەی ئاوی ناوچەی ئێمە خۆ دەزانێ ئەتیما دەکاتە سەر شاخەکان و لەگەڵ حەوزی مێرگەپان ئەوە نابێ خۆی تێر ببێت دوای ئەوانش پڕەکاتەوانەیە تەسیری باشی بێ و شەڵا گەرم ساڵیش هەر وەکو پار بێ خەممان نابێت بۆ هیوای ئینشاءڵڵا ینی تەمەنایەوە کەینەوە داواکانی لە خۆی گەورەکە ینی بارانی بە ڕەحمەتی خۆی بارێنێ بەسەرمانەوە بەسەر هەموو مرۆڤایەتی و ئێمەش بەشێکی نۆکو جەناب دوتت لەم ینی لەم زەمینەی کە هەیە ئەین سوپاسی خۆی گەوراکەین کە ئەم نیعمەتە جوانە ڕژێنێ بەسەر خاکەکەمانە و نیعمەتێکی دەوڵەمەەوە بەڕاستی لە هەموو شوێنێکی ژەمە دەست ناکەین دیارێکی زۆر خۆش جوانە زۆر سپاس دەکەم کاک فەریدون بەڕێز فەریدون عومەر حسێن شارەزای بواری کشت و کاڵ و دێری کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان سپاس دەستان خۆش دووبارە بخێر سەرچاوەکانوانەتی بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرایەوە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ